بەڕێوەبەری باخچەی منداڵانی شیلا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز وەزیری پەروەردەی هەرێم بەڕێوەبەری پەروەردەی گشتی دەکەم کە هەندێک کەم و کورتی لە باخچەکەمان هەبوو هەڵسان بە نوژەنکردنەوەی باخچەکەمان جێگای ڕێزە کۆمەڵی هاوکاریش لەلایەن خێرخوازێکەوە هاتووە بۆ باخچەکەمان دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم. من وەک مامۆستا بێگەرد ڕەحمان مامۆستا لە باخچەی منداڵانی شیلا بە خێرهاتنی کەناڵی پەروەردە دەکەم. من وەک مامۆستایەک هەموو ڕۆژێک مەسەلە لێرە دەوام دەکەم لە کاتژمێر 8 تاوەکو 12:30 خەریک دەبین لەگەڵ منداڵەکان. ڕۆژانە 4 دەرسم هەیە لەوانەی ئینگلیزی، من مامۆستای ئینگلیزیم. دەرسەکانیش زیاتر پەیوەندی بە شتی ڕۆژانی منداڵەکان هەیە، مەسەلەن منهەجە، بەس لەگەر منهەجەکەی ئەمە چاڵاکیان لە بۆ تێکەڵ دەکەین. چاڵاکیەکەش هەر پەیوەندی بە دەرسەکەی هەیە. کاتێک دەرسەکەی باز دەکەین مەسەلەن منداڵەکان تێدەگەن بە فلاشکاردی بەکاردێنین، سەبوڕی بەکاردێنین، بەڵام کە چاڵاکی لەگەر بوو، شتی ڕەنگاوڕەنجی لەگەر بوو، منداڵەکان زیاتر لە بابەتەکەی تێدەگەن. وهروەها منداڵەکانی زیاتر حەزیانە دەرسی ئینگلیزیە، دەرسەکانیش حەز دەکەن، بەڵام منداڵی ئێستا زیاتر زۆر حەزی لە دەرسی ئینگلیزیە، چونکە کەناڵەکان زیاتر شتی ئینگلیزی لێ دەداتن، پیتەکان دەخینین و بابەتی پیتەکانش بە داتاشۆ لە بۆیان لێ دەدەین. هەموو ڕۆژێ لە ماڵێ مەسەلەن پیتەکەی ڕێک دەخەم بە داتاشۆ لە بۆیان لێ دەدەم. منداڵەکان زۆر ئیسیفادە دەکەن و ئامادە دەبن پێشەوەی کەوا بچن بۆ قوتابخانە. وەروەها منداڵەکان زۆر پابندن بە دەوامی باخچە، حەز دەکەن مەسەلەن بێن بۆ باخچە هەموو ڕۆژێک و مامۆستایەکان یا خۆش دەوێ ئێمە لێرە زیاتر ئاگامان لێیان دەبێ وەکو دایکێک مەسەلەن نەک وەکو مامۆستا و منداڵەکانیش زۆر ئێمەیان خۆش دەوێ، ئەمەش منداڵەکانمان زۆر خۆش دەوێ. منداڵەکانیش زۆر مەسەلەن پابندن بە دەرسەکەیەوە جێ ڕادەگرن. لە کۆتاییدا داوایەکم هەیە لە دایک و باوکان کەوا منداڵەکانیان پابند بن بە دەوامی باخچە، هەم ڕۆژێک بیان نێرن لەبەرەوەی منداڵەکان داهاتووی ئێمەن، داهاتووی گەشتیان لە پێشدایە.